کیلۆی گەرمی لە ماڵەوە نەبوو نەئەچوو سواڵکە ئەوەشی سواڵکەر بوو لە مشارا بڕۆشت تا 5.3 ئەدرێنی خەری سواڵکردن کابرا نان نەبوو بیخوات و قەرزێکە لە کەسێک نەچوو سواڵ کرد ئەمە پیشە فێر بوونە بۆی ئەمانە فەقیر نین ئاگادار بن هەر چەندێک کوڕزایەوە هەر چەندێک وەرەقەی دەرکەن لە خۆشم چیم سبحان الله جەژن عیبیان نابێنە گورچی لە چاکە بێتەوە سەرەتان چاکە بێتەوە بەس تەنیا ڕمەی ڕەمەزان نەخۆشیەکە ڕاست نییە بۆیە باوەڕ بۆمانە مەکەن وەکو سەدەقە کەیف خۆدە بەس زەکاتیان پێ ناشێ فەقیر قەت سواڵ ناکە ناوەڕە نەفسی زۆر بەرسە بۆی فەقیر ڕاستەقی نەبێ قشما کوڕی فەقیرین بەس ئەمە فێر بوونە الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه بەپشتیوانی خوای گەورە بەردەوامی لە تەفسیرکردنی سوورەتی پیرۆزی مەریەم ڕەزا و ڕەحمەت و سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە باسی بێوەفایی مرۆڤەکان دەکات سپڵەیی بێوەفایی مرۆڤەکان دەکات دەفەرمێ ويقول الإنسان أإذا ما مت لسوف أخرج حيا ئادەمی زادەکان دەڵێن باشە ئێمە کە مردین ئێمە جارێتر لە ناو گۆڕەکانمان دەرئەچین و زیندوو دەبینەوە واتە ئینکاری زیندوو بوونەوەی قیامەت دەکەن ئینکاری ئەوە دەکەن لە دوای مردنیان زیندوو بنەوە و لە قیامەت زیندوو ببنەوە ئەمە صیفەتی کافرەکانە بێباوەڕ ئینکاری زیندوو بوونەوە دەکات بەڵام خاڵێکی ئێمە لێرە ئاگاداری بین ئێمەش هەندێک جار ئەم بیرۆ باوەڕەمان هەیە بێەوەی هەستی پێ بکەین پەنا بەخوا لە دین دەرمان دەکات خەڵکی وایە چەند جار گوێم لێ بۆ خۆم ئەڵێ کێ لە قیامەت هاتۆتەوە ئەم وشەیە ئینسان بێباوەڕەکات بە سوعبەت بیڵێ بەڕاست بیڵێ هیچ فەرقێکی نییە ئینسانێک گوتی کێ لە قیامەتەوە هاتۆتەوە یعنی کێ لێ ڕاستە ئەمە هەمان عەقیدەی بێباوەڕەکانە ئەمە مولحید وا دەڵێ بەس ئەو ئینسانی وا بڵێ مولحیدە بێدینە ئەگەر نوێژ بکە ڕۆژوو بگرێ بۆ سوعبەتیش بڵێ کێ لە قیامەتەوە هاتۆتەوە هەمان حکمی ئەو کەسانەیە کە کافرن چونکە ئەوە کوفرە باوەڕ بۆی کە ئینسان بڵێ کێ لە قیامەت ڕاستە مەبەستی ئەوەیە بۆی ئاگادار بن ئەو وشەیە بۆ خاتری ئەو خوا لە دەمتان دەرنەچی هەر کەسێک دەمی دەچوو بڵێ تۆبە بکە و پەنا بەخوای گەورە تۆ ئینسانێکی بێدینی تۆبە بکە چونکە بڵێ کێ لە قیامەتەوە هاتۆتەوە ئەمە زۆر بەڕاستی با ئینکاری ڕۆژی قیامەت بەڵام تەماشاکەن ئەو کەسانی کە ئینکاری زیندوو بوونەوە دەکەن بەڕاستی قیامەتیان سەختە ئەگەر لەسەر ئەو کوفرەیان بەردەوامن و لەسەری بمرن نەک تۆبە بکەن ئەگە تۆبەیان کرد و گەڕانەوە بەلای خوا بێگومان خوای گەورە لێیان خۆش دەبێت بەو مەرجەی بگەڕێنە بەڕاستی بەلای خوا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی سافات خوای گەورە باسی بەختەوەرەکان دەکات ئەوانەی کە بەهەشتین خوای گەورە بە ئەهلی بەهەشت قبوڵمان کە دەفەرمێ هەندێکیان دانیشن لەگەڵ هەندێکی تریان دەمەتەقێ دەکەن قسە دەکەن باسی دنیا دەکەن لە ناو بەهەشتە ئەهلی بەهەشت دانیشتونە هاموشۆ یەکتری دەکەن کۆمەڵە کەسێک دانیشتونە کە لە دنیادا هاوڕێ و ئازیز و خۆشەویستی یەک بوونە دادەنیشن و قسە دەکەن یەکێکیان دەڵێ شتێکی بیر دەکەوێتەوە لەوەی کە لە دنیادا ڕوویداوە دەڵێ من لە دنیادا هاوڕێیەکم هەبوو برادەرێکم هەبوو ئەیوت من چۆن لە دوای مردنم زیندوو دەبمەوە یعنی تۆ بە منی دەوت ئایا من لە دوای مردنم زیندوو دەبمەوە چۆن تۆ زیندوو دەبیتەوە ئایا ئێمە بینە خۆڵ و ئێسقانی ڕزی و ئێمە جارتر ئەگەڕێنەوە بۆ ژیان دووبارە زیندوو دەبینەوە بەڵێ کاتێ ئەم قسەیە دەکات یەکی ئەو پیاوە دەڵێت کە ئەو یادەوەرەی بیر دەکەوێتەوە کاتی خۆی برادەرێکم هەبوو کەسێکم دەناسی ئاوهای دەوت ئەوی کە ئێمە مردین جارەتر زیندوو نابینەوە
بەڵام هۆیان لەبیر چۆ خوای گەورە دەفەرمێ ئەو خوای کە ئێوەی دروست کردووە زۆر زۆر لای ئاسانترە دووبارە دروستان کاتەوە. تۆی لە چی دروست کرد؟ لە دڵۆپە ئاوێک. بەڵام ئێستا ئینکاری دەکەی. ئایا ئێوە تەماشا ناکەن با بزانین ئەو چی لێ هاتووە؟ ئەڵێ با بچین تەماشاکەین لە بەهەشتا، با بچین نەزانین ئەو ئینسانە چی بەسەرات کرد لەسەر ئەو بێباوەڕیە مرد. خوای گەورە دەفەرمێ فاطلع فرآه في سواء الجحيم. جا سبحان الله کاتێک دەیەوێت ئاهلی بەهەشت حەزی لە چی بێ، خوای گەورە بە نسیبیان دەکات. دەڵێت با بڕۆین بزانین ئەو کەسە چی بەسەر هاتووە. کاتێک کە دەڕۆن تەماشا دەکە ئەو ئینسانە مولحیدە بێدینە کە ئینکاری ڕۆژی قیامەت و زیندووبوونەوەی دەکرد، حالە ناوەڕاستی دۆزەخ. بەڵام بێ ئەوەی ئەم ئینسانە ناڕەحەتی بێت دێتە بەرچاوی، پێشانی دەدن، قسەی لەگەڵا دەکات. چۆن تۆ لە دوورەوە تەماشا دەکەی کەسێک لە دەرەوەی وڵاتە تۆ قسەی لەگەڵاکەی، خۆ تۆ لە وڵاتە نیت. بەڵام ئەم قسەکردنە چۆن نییە ئێمە نایزانین، ئەمە عیلمی غەیبە. بەڵام قسە لەگەڵ ئەو ئینسانە کافرە بێ باوەڕەدا دەکات کە بوونی دەربارەی ڕۆژی قیامەت، بوونی ڕۆژی قیامەت ئینکاری دەکرد. ئەو پیاوە دەڵێت ئەو بەهەشتیە، ئەڵێ وەڵڵاهی خەریک بوو منیش بە هیلاک بدەیت، خەریک بوو باوەڕ بە تۆ بکەم، باوەڕ بوو بەوە هەبێت کە ڕۆژی قیامەت و زیندووبوونەوە نییە. خۆ ئەگەر وان بکردایە نیعمەتی خوا نەبوایە بەسەرمەوە، خوا هیدایەتمی نەدایە، ئێستا منیش لەگەڵ توا لە دۆزەخا دەبووم. کەواتە ئەو نیعمەتی خوایە. ئینسان ئەگەر لە دنیادا حەز بکە کەسێک ببینێ کەسەکە زاڵم بووە، خراپەکار بۆ بێدین بووە، عەزێتی داوە، حەز ئەکات ئەو کەسە دۆزەخی بێ، حەزەکە بیبینێ لە دۆزەخە، قسەی لەگەڵاکە. خوای گەورە حەزەکەم فڵان زاڵم ببینم لە ناو دۆزەخە، بزانم حاڵی چۆنە. خوای گەورە پیشانت دەدا فڵان کافر، فڵان سەرکردە، فڵان کەس حەزەکەم ببینم، فڵان دەوڵەمەند. بێگومان خوای گەورە بەپێی قورئان خوای گەورە پیشانت ئەدا و قسەیشی دەتوانی لەگەڵا بکەی بەبێ ئەوەی ئازارێک تووشی تۆ بێت، بەبێ ئەوەی ناڕەحەتیەک ببینی. کەواتە ئینسانی بێباوەڕ ئەو کەسەیە کە ئینکاری ڕۆژی قیامەت دەکات. خوای گەورە دەفەرمێ ئەوەلا یەذکر الئینسان ئەنا خەلەقناه من قبل وەلەم یەک شەیئا. باشە ئینسان بۆ بیرێک لەوە ناکاتەوە، بۆ بیرێک لەوە ناکاتەوە کە ئێمە ئەومان دروست کرد لە کاتێکە ئەو هیچ نەبوو، هەر بوونی نەبوو، ڕۆژێک بوو دایک و باوکی تۆش نەبوون. خوای گەورە ڕەحمی کرد ئەوان زەواجیان کرد، پاشان تۆیان بوو. ڕۆژێک بوو تۆ بوونت نەبوو لەسەر ئەم زەویەدا، چەند ساڵی پێشەوە تۆ بوونت هەر نەبووە، هیچ بوونێکت نەبووە، بەڵام خوای گەورە تۆی دروست کرد. ئینسان خوای گەورە دەفەرمێ بیری ئەوە ناکاتەوە کە ئێمە ئەومان دروست کردووە لە کاتێکە ئەو لە پێشترا هەر بوونی نەبوو، هەر بوونی نەبوو، شتێک نەبوو باسی بکرێت. لە ئەسەرێکی حەدیثێکی صەحیحدا هاتووە یەکێک لە کافرەکان و بێدینەکان، عاسی کوڕی وائیل، ئەم عاسە بێدین بوو. عاسی کوڕی وائیل ئێسقانێکی ڕزیوی هێنا، چۆن دەڵی ورد بوو، ورد و خاش بوو، هێنای حەدە ڕیوایەت دەڵێ ئاوا کردێ ناوچاوی پێغەمبەری خوا ساسەم دەموچاویە، وتی ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەمە خوای گەورە دوای مردنی خوا دوای ئەمردن ئەمە زیندووە کاتەوە، ئەم ئێسقانە ڕزیوە، ئەم ئێسک و پرووسکە ڕزیوە کۆتایی پێ هاتووە، ئایا ئەڵڵا ئەمە زیندوو دەکاتەوە؟ خۆیان باوەڕێن بە ئەڵڵا بوو، بەخوا هەبوو، بەس باوەڕێن بە زیندووبوونەوە نەبوو هەندێکیان، ئەوش هەموویان نا. ئاخوا ئەمە زیندوو دەکاتەوە، ئاوا دای بەدەم باکەوت فوریەکی لێکرد، ئەم ئێسقانە ڕزیوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ، خوای گەورە ئەو ئێسقانە ڕزیوە زیندوو دەکاتەوە، تۆ دەمرێنێ، پاشان زیندوو دەکاتەوە ئەی عاس، ئەمجا ثم یودخیلەکە النار، پاشان دەتخاتە ناو ئاگری دۆزەخ. بێگومان
ئەم پیاوە مرد وەچۆ ناو ئاگری دۆزەخ چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بەڵێ خوای گەورە دەتمرێنێ زیندووشت دەکاتەوە پاشان دەتخاتە ناو ئاگری دۆزەخیش ئەمە بێوەفایی مرۆڤە لە کاتێکە خوای گەورە دەفەرمی ئایا ئینسان لە سورەتی یاسینە دەفەرمێ ئایا ئینسان ئەوەی لەبیر چووە بۆ تەماشا ناکات کە ئێمە ئەومان دروست کرد لە نوتفەیەک لە دڵۆپە ئاوێک لە ئاوێکی زۆر کەم دروستمان کرد لە ئاوێکی قێزەون تەماشا دەکەی فإذا هو خصيم مبين ئێستا بۆتە دوژمنێکی ئاشکرا و دژایەتی خوا دەکات وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم وای لێ هاتووە نمونەمان بۆ دەهێنێتەوە کە ئێمە لاوازین ئێمە بێدەسەڵاتین ئەڵێ کێ ئەم ئێسقانە زیندوو دەکاتەوە دوای ئەوەی کە ڕزیوە بۆ لە بیری چ هەندێک ڕیوایەتی شەڵێن ئوبەی کوڕی خەلەفیش بە هەمان شێوە ئەم قسەی کردووە هەر چۆن عاسی کوڕی وایل وتوێتی ئەمە بێوەفایی مرۆڤ دەسەرمێنێ کەواتە بێدینەکان باوەڕیان بە ڕۆژی قیامەت نییە ئەوەشی گومانی لە ڕۆژی قیامەتا بێ پەنا بەخوا زۆر خەتەرە چونکە ئەوە کوفرە ئینسان بڵێ وڵا باوەڕم بە زیندووبوونەوەی ڕۆژی قیامەت نییە الحەمدولە ئێمە دووری لەو شتانە سپاس بە خوای گەورە بەڵام ئاگاداری گەنجەکانمان بین خوای گەورە میهرەبان دەفەرمێ فەوەڕەبیکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم سوێن بە پەروەردگاری تۆ لەنەحشوڕەنەهم والشياطين سوێن بە پەروەردگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو بێدین و ملحید و کافرانە لەگەڵ ئەو شەیطانانێشی کە گومڕایان کردن کافرن شەیطانەکان بێدینەکان هەمویان حەشر دەکەین و کۆیان دەکەینەوە هەر هەمویان کۆ دەکەینەوە ئەو کەسانەی کە ئینکاری ڕۆژی قیامەتیان کرد لەگەڵ ئەو شەیطانانێش کە ئەوانیان فێر کرد کە بێدینی بکەن یەکێک لەو بێدینانەی کە لەم سەردەما بوو داروین ناویمان بیستووە ئەو ئینکاری ئەوە دەکا کە ئەم بوونەوەرە خوایە دروستی کردبێ ئەڵێ ئەم بوونەوەرە لە خۆی لە سوتفە دروست بۆ تاو هیچ خوایەک دروستی نەکرد و ئەسڵەن ئینکاری خوا و پەنا بەخوا هەموو قیامەتش دەکات داروین لەو لاشەوە خۆی بە درۆ دەخاتەوە ئەڵێ نەرمادە جاران دەرگای جاران نێرومی هەبوو دەرگا هاچوە ناویەکە نەرمادەیان پێ و دەرگاکە دووسێ دانەی پێوەیە نەرمادەی نێرومی پێ دەڵێن ئەڵێ باوەڕ ناکەم ئەو نەرمادەیە لە خۆی وە دروست ببێ ئیلا بێ کەسێک دروستی کردبێ ئەی باشە ئەمە چی عەقڵێتێکە باوەڕ ناکە نەرمادەیەک کە دەرگاکەی پێوە پەیوەستە و بەسراوە باوەڕ ناکە لە خۆی وە دروست بێ بەڵام باوەڕی وایە ئەم بوونەوەرە لە خۆی دروست بێ ئێجا حاشازی لەمە بێ عەقڵتر هەیە لەمە نەزانتر هەیە لەو کەسەش نەزانتر هەیە ئەمانە بە عەقڵ و تێگەشتوو بزانێ ئەمە مارکسە و لینینە و ئەمە داروینە و کێ نازانم کێ ئینسانێکیش کە شوێنی ئەمانە بکەوێ هیچ لەوان عەقڵتر نییە ئەوان ئینکاری بوونی خوا دەکەن ئینکاری ڕۆژی قیامەت دەکەن جا خوای گەورە دەفەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم سوێن بە گەورەی دەسەڵاتی تۆ خوای گەورە ئەو خوای کە خوای گەورە و خوای تۆیە سوێن بە گەورەی دەسەڵاتی خوای گەورە ئێمە حەشریان دەکەین کۆیان دەکەینەوە سوێن بە گەورەی خوا لەگەڵ ئەو شەیطانانەی کە ئەوانیان بغرا کرد و گومڕایان کردن ثم لنحضرنهم حول جهنم جثيا خوای گەورە سوێن نەخوات کافرەکان و شەیطانەکان کۆ دەکاتەوە دوای ئەوە ئامادەیان دەکەن بۆ ناو قوڵایی جەهەنەم بەڵام حول جەهەنەمە جثيا چۆن جثيا واتە لەسەر ئەژنۆ دەیان بنە بۆ ناو دۆزەخ واتە چۆکیان دەشکێ ئاڵێ فڵان کەس کەوتە سەر ئەژنۆ تەواو واتە کۆتایی پێات وەڵاهی ئێمە هەمویان بە چۆکدا دەهێنین و دەیان خێنن ناو ئاگری دۆزەخەوە ئینسان کە بە چۆکە هات تەواو یانی کۆتایی پێات کەواتە خوای گەورە سوێن دەخوات بە گەورەی و دەسەڵاتی خۆی کە ئەوان بە چۆکدا دەدات و دەیان خاتە ناو ئاگری دۆزەخەوە لەگەڵ ئەو شەیطانانش کە مامۆستا و پێشەوای ئەوان بوون بۆیە دۆزەخ ئامادە کراوە بۆ ئینسانە بێدینەکان جا ئەو کەسە دۆڕاوە ئەو کەسە خراپەکارە ئەو کەسە
نەفام و نەزانە کە خۆی بکاتە هاوڕێی ئەم بێدینان لە جەهەنەم لەگەڵانە کۆبێت. یا ڕەبی خۆی بمان پادێس. کەواتە خۆی گەورە لە دۆزەخدا شەیتانەکان و بێدینەکان کۆ دەکاتەوە، هەمویان بە چۆکدا دێن، هیچ دەسەڵاتێکیشیان نییە. ئەزانی خۆی گەورە قورئانە باسی کات یەکێ لە سزاکانیان چییە؟ ئەوان زنجیر دەکرێتە مل و دەست و قاچیان، واتە قاچ و دەستیان ئەوە هەمووی کەپسەکری، هەمووی کەپسەکرێ ئەمجا سزا درێن، واتە ئەژنۆیان دەهێن بۆ لای دەموچاویان، هەمووی ئەوە بە زنجیر دەبەسرێنەوە. زنجیری ئاسن لە قورئانە باس کرا. ئەو پەڕی زەلیلیە. کەواتە بە معجیبی ئەوانە نەبین. وەڵڵا ڕۆژێک دەبینی ئینشاءڵڵا ئەمانەی کە موسڵمانان دەکوژن و تۆپبارانیان دەکەن و بە تیارە لیانەدەن، ئینشاءڵڵا ئەم سەرکردە بێدینانە وڵاتە زلهێزەکان کە ئەمڕۆ موسڵمانان بە ڕەمەزان و بە جەژن و بە هەموو کاتێک دەکوژن لە غەزە و لە شوێنەکانی تریش کە کوشتویانە پێشتریش و ئێستش بەردەوام دەبن لە هەموو شوێنێک موسڵمانان و غیری موسڵمانانیش دەکوژن. وەڵڵا ئینشاءڵڵا ڕۆژێک دێت بە زەلیلی ناو ئاگری دۆزەخا بە چۆکدا دێن. هەر بڵێ تەیارەم هەیە، هەر بڵێ نەوەویم هەیە، هەر بڵێ دەسەڵاتم هەیە، بەخوا ڕۆژێک دێت بە چۆکدا دیت. بەخوا خی گەورە ئەوە نایخوا لای تۆ وڵاتی زلهێزی تەیارەت هەیە، دەبابەت هەیە، تۆپت هەیە، هەر شتێکت هەیە. ئەوانە شتێکی دنیاین ڕۆژێک دێ کۆتاییان دێ. خەڵکێکی زۆر هەبوون لە پێشتریشا بە قووەت بوون، فەرمانیان دەکرد، بەڵام کوان ئێسک و پروسکیشیان نەما، ڕزین لە ناو زەویدا. بۆیە خی گەورە سوێن بە گەوری و دەسەڵاتی خۆی دەخوات کە ئەوان لەگەڵ شەیتانەکانی لە جەهەنەمدا کۆکاتەوە. وەڵڵا ڕۆژێک دێ ئەم کەسانی کە ئەمڕۆ پۆز لێدەن و هەڕەشە لە فڵان وڵاتەکەن دۆزەخ، ڕۆژێک دێک لە جەهەنەما بە زنجیر کۆت دەکرێن و دەبەسرێنەوە بە ئیزنی خوا. یەکی لە ئاواتەکانی ئێمەش ئەوەی کە چوینە بەهەشتەوە ئینشاءڵڵا بڵێ خوایە ئەو زاڵەمانەمان پێشاندن بە زەلیلی کە لەناو دۆزەخا هاوارەکەن و شیوەنەکەن و ئەبرژێن، خوایە با بیان بینن. بێگومان فاليوم الذين آمنوا من الكفار يضحكون على الأرائك متكئون هل ثوب الكفار ما كانوا يفعلون. إيمان داران سيركن أظن بزاني كافركان پاداشتی سزاکانیان وەرگرتووە، بێگومان وەریان گرتووە. با بیبینی مەچاوی خۆمان ئەوەی کە ئەمڕۆ وڵاتێکی زلهێزە، چەند وڵاتی زلهێزێکە دڵنیا بە ڕۆژێک دێت هەمویان بە چۆکدا دەچێت لە ناو جەهەنەمدا. خوای گەورە دەفەرمێ ثم لننزعن من كل شيعة أيهم أشد على الرحمن عتيا. پاشان دوایە کە کۆمان کردنەوە خۆیان و شەیتانەکانیان حازریان دەکەین و ئامادەیان دەکەین بۆ ناو جەهەنەم، بێدینەکان لەگەڵ شەیتانەکان، خوای گەورە دەفەرمێ دەریان دەکەین لە هەموو دەستە و کۆمەڵێک، من كل شیعە واتە لە هەموو جەماعەت و کۆمەڵێک، لە هەموو دەستەیەک لەو بێدینانە لەگەڵ شەیتانەکان، ئەیهم ئەشەد على الرحمن عتیە، کامەیان زیاتر دژایەتی ئەو دینەی خوای کردووە لە پێش ئەوە نەکەینە جەهەنەم. واتە ڕئیسی وڵاتێکی زلهێز کە دژایەتی ئەو دینە دەکات لە پێش ئەو کەسانە دەڕاتە جەهەنەمەوە کە شوێنی ئەو دەکەون، لە ژێر دەستی ئەودان، با کافر و هەمان فکر و بیر و باوەڕیان هەبێ. کامیان زیاتر دژایەتی خوای کردبێ، دژایەتی ئیسلامی کردبێ، دژایەتی ئەو دینەی کردبێ، لە پێشە ئەوانە دەستە بە دەستە دەخرێنە ناو ئاگری جەهەنەمەوە. واتە حتا تاوانیان زیاتر بێ، حتا زوڵمیان زیاتر بێ، کوفرەکەیان بەقۆتر بێ، بێگومان زیاتر و زووتر ئامادە ئەکرێن بە ناو ئاگری جەهەنەم. واتە ئەگەر دوو مولحیدمان هەیە، دوو بێدینمان هەیە، بێدینێکان خەڵکی زۆری کوشتووە، بێدینێکیان کەسی نەکوشتووە، لە پێشە ئەوەی کە خەڵکی زیاتر کوشتووە کوفر هەرکیان بێباوەڕن، بەڵام ئەمەیان تاوانی زیاترە، زیاتر زووتر ئامادە ئەکرێ بە ناو جەهەنەم. بۆیە ئەیهم ئەشەد على الرحمن عتیە، ئەوەی زیاتر کە سەرکەشی کردبێ، زیاتر کوفر و زوڵم و ستەمی کردبێ، ئەوە لە پێشە ئامادەکاری دەکرێت بۆ ناو جەهەنەم دەیبێت. کەواتە دڵخۆش بە ڕۆژێک دێت ئەوەی کە تۆپ و تەیاری پێی ئەمڕۆ، بەخوا ڕۆژێک دێت لە ناو جەهەنەما شیوەن و واویلا دەکەن، زەلیل داما و سەرشۆڕ، ئەوەشی کە کوژراوە بە دەستی ئەوان ئیماندار بێ، بێگومان ئینشاڵڵا لە بەهەشتایە و پێیان پێ دەکەن، ئیگاڵتیان پێ دەکات. ئەمڕۆ بۆ ئەوانە بەیانی ئینشاڵڵا بۆ ئیماندارانە بە دڵنیاییەوە، گومانیتیانی ئینشاڵڵا.
خواهی گەورە دەفەرمێت ثم لنحن أعلم بالذين هم أولى بها صليا، چونکە ئێمە خۆمان دەزانین، زۆر چاک دەزانین کە چ کەسێک لەو بێ باوەڕانە لە پێشترە و شایستەترە و شایانی ئەوەیە زووتر بخرێنەوە ئاگری جەهەنەم. خواهی گەورە عالمە، دەستەی یەکەم ئەمە تاقیم یەکەمە بۆ ناو جەهەنەم، ئەمە لە هەموویان پیستر و خراپتر. ئەمجا پلەی دووەم دێ، پلەی سێم، چوارەم، پێنجەم ئاوا زاڵمەکان و بێدینەکان و شەیتانەکان ڕیز دەکرێن و کۆ دەکرێنەوە، وەجبە وەجبە دەیانخەنەوە ئاگری دۆزەخ. هیچیان دەسەڵاتیان نیە، نە تۆپ هەیە، نە تەیارە هەیە، نە نەوەوی هەیە، نە سەرباز هەیە، نە دەسەڵات هەیە، هیچ. ئینسانێکی زەلیل بە چۆک داهات، چونکە هیچ کەسێک لەو ڕۆژە دەسەڵاتی نی ئیلا خوای پەروەردگار نەبێت. دەسەڵات لای هیچ کەسێک نییە، چونکە خوای گەورە دەفەرمێ وەلیکوڵ دەڕەجات مما عەمیلوا، ئەوانەی کە دەڕۆنە ئاگرەوە هەر کەسەیان بەپێی تاوانەکەیان سزا ئەدرێن. ئەوەی چووە جەهەنەم و هەموو یەک سزایەکی نییە، هەیە قورسترین سزای هەیە، هەیە سووکترین، هەیە وەسەطە. جارێ دە نەفەر لە جەهەنەمان هەرێکی عقوبەکەیان بە جۆرێک، هیچی لە یەک ناکە، بەپێی تاوانەکانە. تاوانی زیاتر بووە، کوفری زیاتر بووە، زوڵمی زیاتر بووە، بێگومان بەپێی تاوانەکانیان بەرەو جەهەنەم حەشر دەکرێن و دۆڕێ دەکرێن. کەواتە ئێمەی موسڵمان دڵخۆشین. ئەوەی زوڵمان لێ بکات، وەک پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بە سەحابەکانی فەرموو پێیان بڵێ ئەی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بە کافرەکان بڵێ قەتلانا فی الجەنە وقەتلاکم فی النار، ئەوەی کە لە ئێمە دەکوژرێ بۆ بەهەشتە و ئەوەشی کە لە ئێوە دەکوژرێ بۆ ناو ئاگر. بۆیە بەخوا ئەوەی کە شەهید بێ زەرەری نەکردووە، ئەوەی زاڵم بێ زەلیل و داماوە. بۆیە بەخوا ڕۆژێک دێت هەموویان هەچی زاڵمێک کە مردووە و کە ئێستا زیندووە، ئەوشی کە لە مۆلا دێ ئەوەی زوڵمی لە خەڵکی کردووە، وەڵا ڕۆژێکی ڕەش ڕووناکیتیانی لە پێشیانە، قیمەتی نییە ژیانە، با 100 ساڵ بشی بۆ کوێچی هەرە مرێت، قیمەتی نییە. ئەوەی زوڵمی لێکردی هەواڵەی خوای کە و هەڵیگرە بۆ قیامەتت انشاءالله. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە. یا ڕەبی خوایە ڕەحم بە موسڵمانانی غەزە و هەموو شوێنەکانی تر بکە یا ڕەب العالەمین. خوایەگیان ئەوانەی کە زوڵمیان لێکردن و خوێنیان دەڕژێنن، خەڵتانی خوێنیان دەکەن، یا ڕەبی خوایە لە دنیا و قیامەت زەلیلیان کە. یا ڕەبی خوایە ڕسوایان کە، خوایەگیان ئەو قووەتیان بشکێنە. یا ڕەبی خوایە ڕەحم لە هەموو مسلمانان کەی کوژراوەکان بە شەهید قبولکەی، نەخۆشەکان شیفا بدەی، ئەوانەی کە بریندارن شیفایان بدەی. یا ڕەب العالەمین خوایان ئاخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی، تەمەنمان درێژکەی لەسەر خێر و چاکە، کاتێ بمان بێنی خۆت لێمان ڕازی بی. ئامین ئامین ئامین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.